ئەمڕۆ بە سوپاسەوە چوار حیزبی کوردستانی سەردانی مەڵبەندی نوێی شارە زوریان کرد. دیارمە بەستی سەردانەکە زیاتر پیرۆزبایی بوو بە بۆنەی دەست بەکاربوونی ئێمە وەک مەڵبەندی نوێی شارە زور و کۆتایی هاتن و سەرکەوتنی کۆنگرە لە پەراوێزی ئەوەی شابێ گومان گفتو گۆمان کرد لەسەر خزمەتکردنی ناوچەکە هەڵەبجە وەکو پارێزگایە دەڤەرەکە و بەهێزکردنی پایەکانی بە پارێزگابوونی هەڵەبجە و هەروەها مەفهومی لامەرکەزیەتی کارگێڕی و دارایی کە ئێستا باسەکرێت و جموجۆڵێکی سیاسی و قانونی هەیە بۆ ئەوەی هەڵەبجەیش وەکو پارێزگاکانی تری کوردستان لە بواری لامەرکزیە تا ڕادەیەکی زۆر بتوانێت بەپێی یاسا لامەرکزیەتی خۆی هەبێت بۆ خزمەتکردنی ناوچەکە لە بواری کارگێڕی و داراییە. لە ڕاستیە ئێمە چوار لایەنی سیاسی هاتوونی ئەمڕۆ سەردانی کاک سەرتیب لێپرسراوی مەڵبەندی شارە زور و ستافەکەیمان کرد بۆ پیرۆزباییکردن. دیارە ئێمە پێشتریش لەم ناوچە هەر هەموو لایەنە سیاسیەکان بە یەکتیم ینی جۆرێک لەوە کارمان کردووە بۆ ئەوەی ئاشتی ناوچەکە پارێزین بۆ ئەوەی گەشەی پێبین. من پێم وایە هەر میلەتی کورد بە عام یعنی ئەمە هەچ کاتێک یەکدەنگ بوو بین، هەچ کاتێک بە یەکتیم ئیشمان کردوێ، هەچ کاتێک هاو هەڵوێز بوو بین، دایمە گرەومان بردووەوە، دایمە سەرکەوتنەکانمان ئالەو کاتە تۆمار کردووە. هەچ کاتێکیش تەفرەقە و کێشە و ئەوانەمان نەبوو بێت ئێمە دایم دۆڕاوین، ینی لە حەقەتە ئەوە حەقەتێکی مێژوویشە بۆ ئێمە، بۆیە پێویستمان بەوە هەیەەوە ئینکاری ناکرێت کە بە یەکتیم کار بکەین بەنسبەت لامەرکەزی و لامەرکەزی ئاواتی هەمومانایان. لە ڕاستیە لامەرکەزی داری شتێکی زۆر باشە، ئەمە لەگەڵ دابەشکردنانین، لەگەڵەوانین کە سوڵتەی سیاسی دابشکرد، لەگەڵەوان بەشداری پێکردنی ئیداری هەبێ و جۆرێک لە چۆنەڵی تەفیوزی سوڵتە هەبێ، ینی بۆی سوڵتە دابشکرێت لەگەڵ ئینەکانە، بۆی هەمومان بتوانین خزمەتی زیاتر بکەین و هەر ناوچەیە تایبەتمەندی خۆی هەیە و ناوچە بتوانێت خزمەتی خۆی بکە. استراتیژی هەیە ئێمە جەنابی ناوچەکە مەجاالەیە دەستی یەکێتی لێتمان بۆ پەیوەندی بۆ دروستکردنی دۆستایەتی بەڵێ ئێمە چوار قایمقامیتیایە دوانیان یەکێتی بابەتەکانی تریش خۆتان ئێمە ئەوە ئەرکێ کۆنگرەیەکە مراجعەی ساڵی و درێژی پەیوەندیەکانی هەیە و لە ناوی باڵانی نەوبەندی شەوە خێراتتان لەوەیە ئێمە وەک مەڵبەندی نوێ سیاسەتی چاکە وڵات پێکەوە کارکردنا